ساڵی 1954 لە دڵی فڕۆکەخانەی تۆکیۆ ڕووداوێکی سەیر و بێوێنە ڕوویدا. پیاوێکی نامۆ بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو گەیشتە ناوچەکە. بەڵام ئەمە تەنها گەیشتنێکی پیاوێکی ئاسایی نەبوو، چونکە ئەو پاسپۆرتێکی پێبوو کە لە هیچ شوێنێکی ئەم جیهانەدا نەناسراو بوو، وڵاتێک کە ناوی تاورێت بوو. کاتێک کارمەندانی فڕۆکەخانە چاویان بەم پاسپۆرتە کەوت، سەرسوڵمان و گومان هەموو لایەکی گرتەوە، چونکە ئەو وڵاتە لەسەر هیچ نەخشەیەکی جیهان بوونی نەبوو. بەڵام لایەنی سەیری ئەوە بوو کە پاسپۆرتەکە بە تەواوی ڕاستەقینە دەهاتە بەرچاو. مۆری گەشت و ڤیزەی زۆر وڵاتانی جیاوازی تێدا بوو، وەک ئەوەی خاوەنەکەی گەشتیارێکی بە ئەزموون بێت. هەروەها پیاوەکە بە زمانەکانی فەڕەنسی و ژاپۆنی بەڕەوانی قسەی دەکرد وەک هەر کەسێکی ئاسایی. کاتێک لیان پرسی تاورێت لەکوێیە، ئەویش بە سەرسوڵمانێکی زۆرەوە داوای نەخشەیەکی جیهانی کرد. بێد و دڵی پەنجەی خستە سەر شوێنێک لە نێوان فەڕەنسا و ئیسپانیا، ئەو شوێنەی کە ئێستا بە ئەندۆرا ناسراوە. پیاوەکە بە تووڕێی و بێزارێکی زۆرەوە گوتی: ئەمە مەحاڵە، وڵاتی من زیاتر لە 1000 ساڵە بوونی هەیە. ئەم قسانە گومانی پۆلیسی زیاتر کرد و وایان زانی کە ئەو پیاوە جاسووسێک یان تاوانبارێکی مەترسیدارە. بۆیە بڕیاریان دابی بەنە ژوورێکی توند و پارێزراو لە هۆتێلێک لە نهۆمی سەرەوە. دوو پاسەوانیشیان لە دەرگاکە دانا بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک نەتوانێت هەڵبێ. بەڵام بەیانی کاتێک دەرگاکەیان کردەوە، پیاوەکە بە تەواوەتی ون ببوو. نە لە پەنجەرەکەوە دەرچوو بوو، نە لە دەرگاکە هیچ شوێنێکیش نەدۆزرایەوە. تەنانەت هەموو بەڵگەنامە و پاسپۆرتەکەشی لەگەڵیدا ون ببوو. تا ئەمڕۆ کەس نازانێ ئەو پیاوە کێ بوو یان چۆن ون بوو. هەندێک کەس دەڵێن ئەو لە گەردوونێکی هاوتەریب هاتبوو، گەردوونێک کە تێیدا ئەندۆرا بە ناوی تاورێت ناسراوە و بەهەڵا هاتبێتە ناو جیهانەکەی ئێمە. چیرۆکی پیاوەکەی تاورێت وەک نهێنیەکی گەورە لە مێژوودا ماوەتەوە. پرسیارگەلێکی زۆر لەسەر بوونی گەردوونەکانی تر و ڕاستی بوونی کات و شوێن دروست دەکات.